کەم بەڕێز زیاد ڕەزا سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. بەڕێز زیاد ڕەزا سڵاوتان لێ بێتۆم، کاتتان باش. ئەمڕۆ سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە پارێزگای هەڵەبجە پێشتریش وتبووی من هەروە بە سەردانێکی ئاسایی ناچمە هەڵەبجە، کە دەچمە هەڵەبجە بە دەستێکی پڕەوە ڕۆم. ئەم سەردانە بە دەستێکی پڕۆ بۆ پارێزگای هەڵەبجە چەند گرنگە؟ بەڵێ، پێشەکی سڵاو لێەوە لە بینەرانی خۆشەویستی کوردستان 24. جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ کە تەشریفی هێناوە بۆ هەڵەبجە بۆ کردنەوەی یەکێک لە یا بەردی بناغەی دانانی بەردی بناغی یەکێک لە پرۆژە استراتیژیەکانە بۆ پارێزگای هەڵەبجە کە ئاویش پرد و ڕێگای توەقوتە. جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەلو بەڵێ بەڵێ بەردەوام بن. نازانم جۆم لێەوە نەما، من گوێم لێتە سەرۆکی حکوومەتی هەرێمی بەڵێ نایەسا باشە دەست خۆش. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە لە دەستبەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان تەعامل و ئەوەیەکی باشتر و دروست و ئەوەی لەگەڵ پارێزگای هەڵەبجە کردووە. هەرچەندە هەموومان نەزانین کە کابینەی نۆ بەچی دۆخێکی دارایی خراپ و تەنگژەیەکی دارایی کە ڕووی لە هەرێم کردووە تێپەڕیەوە، بەڵام ئەمیشاڵە بجێ لە یاد نەکردووە و ئەوەی توانی بێتی و لە دەسەڵاتی بوو بێ خزمەتی بە شاری هەڵەبجە کردووە، بە تایبەتی لە سەر سێکتەری تەندروستی و ئەم جارەشیان سێکتەری ڕێگاوبان کە سێکتەرێکی زەرورە بۆ شارەوە مایەی دڵخۆشی خەڵکی هەڵەبجەیە و بەوەستەوە ئیشوکارەکانی بۆ هەڵەبجە کردووە کە هەڵەبجە حەقی لەسەر هەموومانە و نیشانەی مەغدوریەت و قڕکردنی جەماعی بۆ شارە. بەڵێ، کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند توانیوێتی پرۆژەکانی بە شێوەیەکی یەکسان دابەش بکات کە بتوانێت تەواوی خزمەتی تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بکات بەبێ جیاوازی؟ کابینەی نوێم کابینەی هەموو هەرێمی کوردستانە، بەڵام بەداخەوە ئەو دۆخە سیاسەی کە لایەنە سیاسیەکانی پێکێنەرانی حکوومەتی هەرێمیشی تێکەوتووە تا بەلایەنەکانی تریش دۆخێکی دروست کرد کە جێگای داخە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لام دەڤەرەیەم لا دەڤەری سلێمانی دەزواڵان نەبوو و کێشە و جێروگرفتی بۆ دروستەکە، بە تایبەتی کە خۆی لە دۆخێکی دارایی زۆر خراپە بۆ هەرێم. لێرە ئەوەندەی تر دۆخەکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان سەختتر کرا، قورستر کرا و ڕێگا بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و حکوومەت نەیراوەکو پێویست ئەو بەرنامەی کاری کە هەیبوو لە هەموو کوردستان و لە هەموو هەرێم جێبەجێ بکە، هەتا نیکار گەشت بەوەی کە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی بێتە دەنگ بڵێ گەر دەستم نەگرێن خزمەتی ئەو دەڤەرەش وەکو چاوی خۆمەکەم و واجبە لەسەرم. ئەمە لەلایەکانی ئەم دەستگرتنەی حکوومەتی هەرێم کە نێڵی وەکو پێویست خزمەتگوزاریەکانی لە هەموو هەرێمی کوردستان بەرجەستە بکە و پێشکەش بکە و بەنیەتی دڵی خۆی ئەوەی کە لە دڵیایەتی بۆ خزمەتکردنی هاوڵاتیان وەکو یەک جێبەجێ بکات، بەڕاستی کراوە بە مزایدەیەکی حیزبی کە ئێستا و بەرەوەواچێت خەڵک زۆر بەتەواوی مزایدانە بخوێننەوە و تێی بگەن و ئەمە لەلایەک. لەلایەک تر جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خۆی وەکو پەروەردەی بنەماڵەی و وەکۆی کە جێگری دووەمی حیزبێکی هەرێمی کوردستانە کە پارتی دیموکراتی کوردستانە، هەر لە دروستبوونیەوە پارتی دیموکراتی کوردستان پارتی ناوچەیەک و شوێنێکی تایبەتی نەبووە، بەڵکو حیزبێکی سەرتاسەری هەرێمی کوردستان بووە و لە هەموو پارچەکانی تری کوردستانیش بەڕاستی خەڵکێکی هێژگار زۆر ئیمانی بە بەرنامەکانی بووە،
بە تێکۆشانی بووە بە قوربانیدانی بووە و جێگای ئەمەلی هەموو کوردێکە لەسەر ئەم کوڕی ئەرزە بۆیە ئەو قسەیە نەڕاستە نە دوور و نزیک پارتی وا بیرەکاتەوە کە پارتی حیزبی دەڤەرێک بێ و هی دەڤەریشتر نەبێ خۆگەر بۆ نمونە بنەماڵەی بەڕێزی بارزان بێنینەوە هەر لە بیدایەتی دروستبوونی عێراقەوە ئەگەر ئەوان ناوچەگەرێتیان کردایە و خەمی ناوچەی خۆیانیان بواە دڵنیابە دەڤەری بارزان زۆر زوو ئەبوو بە ناوچەیەکی گەشاوەی پێشکەوتوو لە عێراق کە باس بکرێ بەڵام لەبەرەوەی ئەوان هەموو غەمیان کێشیان کێشەی نەتەوەیەک و خاچی پیرۆزی کوردستانە بە حیاتی بیریان لە ناوچەگەری و ئیش بە ناوچەیەکی تایبەت نەکردوێتەوە بەڵێ ئەو ڕۆژانەی کە ئەمڕۆ سەرۆکوەزیران لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەڵەبجە کاتەوە تا چە نەتوانین بڵین هەڵەبجە باتە قۆناغێکی دیکەوە و کرانەوەیکی زیاترێنێت بۆ پارێزگاکە بە دڵنیایی هەڵەبجە باتە قۆناغێکترەوە ئەمە پرۆژەیەکی گەورەی استراتیجیە لە دووسێ ڕۆژ جەدوای زۆر باشی هەیە بە نمونە بۆ تیجارەت و بۆ بازرگانی بۆ گەشتیاری جەمە جگەلەوەی کە خەڵکی هەڵەبجە و دەڤەرەکە زۆر پێی دڵخۆشن و ئەمە خزمەتێکی جوانە بە شایستەیی شاری هەڵەبجەکرێت دەتوانین بڵین بۆ ئاسانکاری هاتوچۆی خەڵک و گەشتیاران بەڵێ دەتوانین بڵین کەمێک لە خەم و ئازارەکانی خەڵکی هەڵەبجەکە مەکاتەوە پرۆژانەی کە سەرۆکوەزیران پێشکەشی هەڵەبجەیەکات بە دڵنیایی هەموو پرۆژەی کە حکومەتی هەرێمی کوردستان بۆ هەڵەبجەی بکات ئەبێتە مایەی دڵخۆشی و ئەبێتە مایە ڕەزامەندی خەڵکی بە شەرەفی هەڵەبجەی شەید بەڵێ بەڕێز زیاد ڕەزا سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پارێزگای سلێمانی سوپاس لە سلێمانی و لەگەڵ